سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ چادرگەی خوا لە خۆش و مامۆستا هوشیار کەمال کە بڕیارە ڕۆژانی 28 و 29 هەشت لە بینای چادرگەی دیدەوانی لە سلێمانی لە بەڕێوەبەرێتی چالاکیۆرش و دیدەوانی ئەنجام بدرێ. خۆشبەختانە ئێستا سەرقاڵی خۆ ئامادەکردین بۆ سەرجەم کارەکان لە دانانی خێمە و پاکشکردنەوەی شوێنی خێوەتەکان، هەروەها دەرمان ڕێژکراوە بە سەبارەت بەوەی کە مار و مێروویەکی تیانە بێت ئەوەی کە پێویست بێ بۆ چادرگەکە ئامادەکراوە. ئێستا بەس ئەومان ماوە تا ڕادێک چاوەڕێی شاندەکانی کە ڕۆژی چوارشەمە کە بڕیارە سعادەی بەیانی بگەنە ناو چادرگە و دواتر خولەکە دەست پێ بکات. زیاتریشمە بەسمان لەم خولە یەکەم شت بەرز ڕاگررتنی ناوی سەرکردەی دیدەوانی مامۆسای خوا لە خۆش و مامۆستا هوشیار کەمال کە یەکێ بۆ لەو سەرکردە دیدەوانیانی کە لەسەر ئاسی کوردستان و عێراق و نێودەوڵەتیش ناسراوە. دووەم، چەند ساڵێکە ئەم خولی سەرکردەیە لەسەر ئاسی سەرجەم پەروەردەکان نەکراوەتەوە. ئەمەش ئەبێتە هۆی ژیانەوەی جاریشکە ڕۆحکردنەوە بەبەری کاری بزوتنەوەی دیدەوانیدا. ئەمەش خۆشبەختانە لێرەوە من جێخۆیەتی سوپاسێکی بەڕێز مامۆستا ڕزگار کەمال بکەم کە ئەستۆی کە برای خوا لێ خۆش بووە سەرجەم بوجەی سەرجەم بوجەکە خسۆتە ئەستۆی خۆیەوانە بە سوپاسەوانێ سەرجەم مەسرەف و پارە و خواردن و ئەو کەلوپەلانی کە بەکاردێ بوجەکەی لەلایەن مامۆستا ڕزگار کەمالەوە دابین کراوە. من لێرەوە زۆر سوپاسی یەکەم، هەروەها سوپاسی سەرجەم پەروەردەکانی شەکەم کە بە دەنگ بانگەوازەکەمانەوە هاتن و سەرجەمیان بەشدارن، هەر دوانزە پەروەردەکە بەشداری بێ بە 4 کچ و 4 کوڕ، واتە 4 مامۆسای کچ 4 مامۆسای کوڕ. پێم وابێ ئەمە ئەتوانم بڵێم ڕاستە پێشوەختەیە، بەڵام پێم وابێ یەکێکە بێ لە خولە هەرە سەرکەوتوەکان کە بۆ سەرکردەی دیدەوانی و ڕابەرانەکرێتەوانی.